با چاوێکی نوێ و بۆ بەغدا بکەینەوە. پەرلەمانی عێراق زۆر جیاوازە لە پەرلەمانی کوردستان. خەڵکی کوردستان بێهیوە بوون بە تایبەت کاتێک دەبینن دامەزراوە شەرعیەکانی خۆمان وەک پەرلەمانی کوردستان بەدەستی دوو حیزبی دەسەڵاتدار قۆڕەکراوە. نزیکەی ساڵێکە پەرلەمانیان پەکخستووە. ئەمە ژوای کردووە خەڵک لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بێهیوا بکەن بەوەی لە بەغدا کەس جگە لە خۆیان هیچی پێناکرێت. بەڵام ئەمە هەڵەیەکی گەورەیە. پەرلەمانی عێراق بە پێچەوانەی پەرلەمانی کوردستان لە بەندەستی ئەوان نییە. بە پێچەوانەوە پارتی وێچێتی لەوێ کەمینەن. بینیمان چەندین جار وەزیرەکانیان لەسەر گەندەڵی متمانەیان لێ سەنرایەوە. بینیمان چەندین جار پەرلەمانی عێراق دژی خواستی لایەنە دەستڕۆشتووەکان بڕیاری داوە. بۆیە یەک دەنگی جیاواز لە پەرلەمانی عێراق دەتوانێت هاوکێشەکان بگۆڕێ و کاریگەری گەورەی لەسەر هاوپەیمانێتیەکان هەبێت. ئێمە پێش وەختە پەیوەندیکی پتەومان لەگەڵ لایەن و نووسەر و چالاکبان و سەرۆکۆزەکان دروست کردووە و لەسەر جێبەجێکردنی تەوتین و کۆمەڵێک داوای دیکەی خەڵکی کوردستان ڕێکەوتوین. ناهێڵین حیزبەکانی دەسەڵات لەوێش ببنە تاکە نوێنەری کوردستان. بۆیە دەنگدانتان بە لیستی 247 و دکتۆر ڕعد ڕەفعە لە پارێزگای هەولێر بە واتای پشتیوانیکردنتان دێت لە هەوڵەکانی ئەنجومەنی پشتیوانی تەوتینە لە بەغدا بۆ داکۆچیکردن لە ماف و خواستە ڕەواکانتان. دەستپێکی مۆدێلێکی نوێی نوێنەرایەتی کووردە لە عێراقدا.